ئیتفاقی استراتیژی سنووردار نییە بەوەی پەیوەندیەکانیان چۆن ڕێگەخەن و لەگەڵ چیا پەیوەندی دەکەن. گۆڕان ئێستا گەشتۆتە قۆناغ، گەشتۆتە ئاستێک دەبێ بەشداری ڕاستەقینەی پێ بکرێت لە حکومڕانی کوردستانە. دڵنیام کە یەکێتی نیشتیمانیان ئاگدار کردوێتەوە لەو دیدارە. ئێمە نایبینیم کە بۆ پراوێز خستنی یەکێتی بێت. گۆڕان داخوازی بۆ نەپۆست و پێگەشتی نییە، داخوازیەوەی نییە بەشداری پاری ئەم وڵاتە بێ. گۆڕانەوێ ئەم وڵاتە بە ئاراسی چاکسازی بڕوال. ئەوترێت سەری زمان و بنی زمانی بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانی ڕاگەیاندنی بزوتنەوەی گۆڕان قسەکردنە لەسەر شەفافیەت کۆبوونەوەکەی نەوشیروان مستەفا و مەسعود بەرزانی شەفاف بوو. هیچ هێزێک جێی هێزێکی تر نادرێتەوە. سەرۆکێکی ماوە بۆ درێژکراوەیە و بەڵێ تا ئێستاش لە ئەدەبیات ئێمە هەر هەمان شتە بەڵێ. دیارە بەبێ یەکێتی هیچ اتفاقێک لە سلێمانی و لەسەر پارێزگاری سلێمانی ناکرێت. ئەگەر پارتی بەو نیەتە ئەو کۆبوونەوەی ڕێخستبیەوە خەیاڵ پڵاوێت. دوو جار بیر بکەرەوە. شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.